گۆرانەی ئەسمەر بابێ دولبەر بابێ بەداوەکاری ماهیر ئاغا و کاکە تەیوب و کاکە بڕوا و کاکە ڕێبازیان پێشکەشە بەو شێرە قورآنە لە کوچی سەرەیە لەیدەن شەریفی بەگزادە و بەکری شاهان لەیدەن لە کوچی سەرێ یا الله الشعر والمستكانم لميداني قراني لميداني قراني أتود لي تسانم سنصاله نرمندم التي كزنا زانم سنصاله نرمندم من التي كزنا زانم لو روشي دستم بيا كردوا حتى يستباوانم وكوموني كاي رشي كاكتيب ووانم بسر هرشي ويكوم نتيجة والنازانم او بوكاكا او بوكاكا برواي بوي دلم تاتوانم كاكا ريباز ليريا دوستي بندو بجانم وماهي آقاي دلم شاني داو وشانم وعدي دمان سشي بمن داو باوانم دلي دمان سكمت ددمي بتساوانم ريبازي حسن شيبك بوي دلم تاتوانم او تاشي مدلم ممدل دمان سكانم افر وخاف سوالي تصير كشاهن جانم ممنونة نفرشم هدية نابا خواه بدفترش قم بدو دفترش نادم نفرشم هدية زرناكم شوان دلي تنجي خوم تنيا مدلاوينم هركاتي اگر دزان سوالك بدوين ليرة تاجي بودلم بندانم وابيك دينم او شدي كاك تيوب او شوالي دستينم تيوب مخوش دوين اما سيد خلقينم تيوب امنا ناسي باخوم بناسينم تيوب تاكمنا ناسي دا باخوم بناسينم رقم لهر شبه سير اللي جيب قرم خاتي شيدا سوتينم اول سويتي مونيكا يا الرش هاف بستونة
هەموویەک لەگە تیارەی فەرقی هەیە یەک شت ئەوە فەرۆ $100 بەس بەنزینی معسەری پێدە دەکەم لە مۆنیکای شاهان ئەوە بەس دۆ بەنزینیەوە ئەی زۆر دەمێکە تا مەزوم گریە و شین و زار دەکەم لە ناڵینی شەواندا هاواری بێدار دەکەم ئەوە بۆ کاکە بڕوە ئەو جار نێوی تێ دەکەم شاباشی کاکوڕیای شاباشی کاکوڕوای بەخۆم دەزانم چلێ دەکەم شاباشی کاکوڕوای دەزانم چلێ دەکەم لێرە چاشی بۆ دەڵێم بەندانم پێجوور دەکەم مایراغا هاتۆ دوژمنت سەقەت دەکەم ڕێبازی دەدەوێنم ئەو بەندای حەوا دەدەم بۆ ڕێبازی سرات بۆ ڕێبازی خەیلانی ئەو شەو ناوی تێ دەکەم چێ دوژمی ڕێبازە چێ دوژمی ڕێبازە وعدەم نتونای دەکەم بە مۆنیکای ڕەش دەچم بە مۆنیکای ڕەش دەچم دەعمێکی لەگەڵ دەکەم دەبێوە خۆی لێدەم دەبێوە خۆی لێدەم هەتا ئەسقەتی کەم یاڵە زێدان شان جوانی تەسویرکە نایتەکەنم ئەو چاردەیە چایب خەیلانی و هەموو دنیا ئەوە هەدیەی ماهیراغایە جوانی تەسویرکە شاهنە بڕۆنێ ماهیراغا و چایب خەیلانی و کاکە ڕێباز و کاکە بڕوا پشت و پەنای حەمەزیرەچینە چاوی منن خۆشەویستن یاڵڵا دەمانچە لە دوو دەمانچە دێ باوانم ئەها بڕۆنێ ئەوە چلۆکە کەی بۆ چلۆک وەزعەکەی دەشێوێنم هەیلا بەری غەموژانی ئۆ باڵ بەمنی من جوانی لێدەن لە کورچی سەرێ خۆش ببەست بێگۆڕە هەی لێدەن لە کورچی سەرێ زیرەک و بە قوربانی لە کورچی سەرێ لێدەن ئەو شەوە تەبەیانی مادەم لەگەڵ بەندەنە بشن نەهلی خەیلانی و هەموو دنیا هەموو خەلکیش دەزانی لێرە چاکت بووە دەڵێم لە هەڵبەست و گۆرانی حەمە و زێدان و ئێمن لەگەڵ بەکر شاهانی کاکە تەیب جێبدێ ئەگەر دێڵم گۆرانی شاباشی ڕێبازی دەوای هەزار دەردانی نەتەقێنی شاباشی ڕێبازی دەوای هەموو دەردانی $100 لێ بدە $100 لێت دەوێ بە خاچی کوردستانی هەر دەبێ لێی بستێنم ئەو شەوە تا بەیانی بڕوا لێ ڕێدانێ خۆشکەم بەزمی گۆرانی نییە نۆبەی کاک ڕێبازە هەموو خەڵک دەیزانی نۆبەی کاک ڕێبازە هەموو خەڵک دەیزانی لێرە جوانی بووە دەڵێم باڵ بەست و گۆرانی
چاکم بۆ نەبتن یاخوا من بێ لە زمانی دەناویم پێ بڵێن بێن من نێو گۆرانی کاکە یوسف لێرەیە پێشکەشی بێ گۆرانی دۆڵایەوە دەڵێ بە خاچی کوردستانی دەڵێ تریار نێرن بەڵام شتە چش ناهانی دولار جرام وهيدا صوت سل أوني ورق أنا وكاكا تيبي هشتر بسين السرتر هاي زور بنار ولان سيار دلي ماين الشيار هاي زور بنار ولان سيار دلي ماين الشيار بويا لسري دليم كبر وكيفي هيا شاهد جتب وسلكا ودلم لو برقا لوسلي من الشوي باب راودو دمان سيا باشي دو ماجد كابلي بيكيس يك ماديا ايلا باشي دو ماجد كابلي بيكيس يمديا او ابو خيلانيا او ابو خيلانيا دالي ملو برقيا كاكبر واش ديريا وشوبا من الشيا أبيش دڵی سەر و کۆمارە زوناگە خەیلانیانم دەیناسم بە دەمارە بۆ تەیوبی خەیلانی ئەو کوڕە شۆڕە سوارە من لە مێژەوامە سوێن بە پاشای بیارە هەرچێ ڕقی لە من بێت تەیوب دەیدا لە سێدارە
بێدینا بۆچی جوابك ناداتێ هەولێری بە قوربان بێم و دەوری قەڵاتێ کاکە بڕوان لێرەیە دەگرێت تعریفاتێ بۆ تەیوبی خەیلانی بۆ تەیوبی خەیلانی دەگرێت تعریفاتێ لە هەرچێ لێت بقەومێ بە دوو دەقەی دەکاتێ لە هەرچێ لێت بقەومێ بە دوو دەقەی دەکاتێ ئەوە چاچی بۆ دەڵێم ئەوە چاچی بۆ دەڵێم بۆی دەڵێم لە داوەتێ بەڵام ئەو شە تەعجوبم ئەو شە تەعجوبمەوەم ئەوە شتێکمان ناداتێ هەی دۆستی بەردم شەیێنە نامەڕۆ دڵبەشێنە لارو لەنزەم بۆ دەکات لارو لەنزەم بۆ دەکات دەڵێی بەرخی شەوێنە دڵی مات و حەزینم بەو جۆرە بپشبێنە بۆ ڕێباز خەیلانی لێرە بەندم پێکێنە ڕێباز بە قوربانت بم ئەو جۆگە خۆ بخوێنە ڕێباز بە قوربانت بم ئێستاکە خۆت بخوێنە چاو لە چەیوبیکە $100 یەشی بێنە کوردەش عەلا چاو لە چەیوبیکە $100 یەشی بێنە 145,000 بە شای مەکە و مەدینە لێرە چاچی بۆ دەڵێ باو کوڕە دڵ بزوێنە مەزبوطە مادەم تەیوبای گوت گەڵارێ مەی لێ بێنە لە کوچی چاچی لێنە و حەمات سای بە قوڵکانە وەراوێزانت بم ئەو چاوە دەڵی خۆرە یاخوا قوربانی بم دەوای دەردەکەم نۆرە بۆ بڕوا پێکامە دانیشتووینە لەو ژۆرە من تەیوبم خۆش دەوێ وا بۆی دەڵێم بە نۆرە لە جەندەر لێت قەومە وا بۆ دەڵێم بەو جۆرە زوو دەگاتە سەرسەرت دەڵێی دژە تیرۆرە ئەی دۆستی بەدڵم سرایە جوانە تاقانەی دایە عەزایب لێم تۆرایە و ئاگای لە من نەمایە هەموو سەری بەندانم نەبووە مایراغایە ئەو چار نۆمە یاغایە بۆی دەڵێم لەو دەستگایە ئاغا ئێستا بنێرە هەڵی مەگرە بۆ دوایە ئاغا ئێستا بنێرە هەڵی مەگرە لۆ دوایە مەشەڵا حەمە زیرەک بۆت دڵێنە وەرایە ئەو شۆکە کەیفی ساسە دەنجی تۆفان و بایە هەزار بەندێ بۆ دەڵێم بە خەیاڵم نانایە هەر لە هەر شوێ دیتن ئەو قاتەم لە بەردایە ئەو ڕۆژە کەیفم ساسە بەوەی نێوی خودایە یوسفی دەدوێنم چون برای عەبدوڵڵایە
شاباشي عبد الله شاباشي عبد الله لا يوسف ابو خدايا ليرة ساشي دلهم دوايا نالي بوينا دستي ديختني وبرشي دستي ديختني وبرشي بخداي فرلق الهايا بويا ساشي بوانا لهم اواش بو مصطفى أفرم مصطفى ولناني بابا نا والله نا أخوة برا شي سيد سودا هو أصل أساسي بشكل شيء تجار والله سايبنا بكم